بەناوی خوای گەورە و میهرەبان ئەمڕۆ سوپاس لە خوای گەورە بۆ یەکەمین جار نووسنگی حەج و عومرە لە ئیدارە سەربەخۆی سۆران کرایتەوە و هاونیشتیمانیان ئەوانەی ناویان دەچێت بۆ سەفەری ماڵی خوای گەورە بانگێشمان کردووە لە ئیدارە سەربەخۆی سۆران 309 نەفەر سەردانی ماڵی خوای گەورە ئەکاتن 55 نەفەریان بەبەر دەڕوا لە 9 مانگەوە ئەوانەی دیکە کە ئەمینن لە 12 مانگەوە دەست پێ کاتن کۆتایی پێدێ لە 7 مانگەوە تەواوی حاجیانی هەرێمی کوردستان سەفەری ماڵی خوای گەورە ئەکەن. ئەمڕۆ بە مەبەستی ئەوەی لێرە کۆبووینەوە بۆی ڕێنمایی ئیداری تەواوی حاجیان لێ ئاگادار بکەینەوە کەوا ئیشوکاری حاجی چییە، ئیشوکاری حکوومەتی هەرێمی کوردستان چییە، کەوا ئەرکی سەرشانی ئەمێ خزمەتی ئەو حاجیانە بکەین، ئەو حاجیانەش هەبێ سەبریان هەبی تەحمولیان هەبی لە پاس لە فنداق لە مەسحات لە ناو تیارە لە هەموو شوێنەکان سەبر و ئارامیان هەبی چونکە سەفەرێکەکەن جیاوازە لە هەموو سەفەرێکەوە بۆیە ئەبێ زۆر ئارام بن و دوای ئەوەی کە ڕێنمایی ئیداری تەواو دەبتن ڕێنمایی ئاینی شەکرێتن کەوا لە لای مامۆستا مەلەمادیەوە پێشکەش شەکرێتن بۆی هاتینە کەوا دوو ڕێنمایی زۆر گرنگ بدەینە حاجیانی خۆشەویستمان لە دەبەری ئیداری سەربەخۆی سۆران. ئەوانەی لە ئیدارە سەربەخۆی سۆران 55 نەفەر بە وشکانی دەڕوا واتە بە پاس، ئەوانەی دیکە باقی ئەمینێتەوە بە تیارە ئەڕواتن. ئەوەی بە وشکانی ئەڕواتن 38 وەرەقەیە، ئەوەی بە تیارە ئەڕواتن 45 وەرەقەیە وەکو عێراق وایە سیستەمە کاریەکە هیچ جیاوازی پارە لە کوردستان و لە عێراق نییە.